ئەومان بۆ دەسەلمێ بەڕاستی یعنی زیندانیش نەیتوانیەوە کە ئیرادەی گەری کورد بە تایبەتی لە باکووری کوردستان بێهێز بکات و لە ناو باتن. عەبدوڵڵا ئۆجەلان هەمیشە پەیامەکانی پەیامی ئاشتی بووینە، هەمیشە ینی داکۆچی کردووە لە مافەکانی گەلەکەی، سازشی نەکردو ئەوەی جێگەی خۆشحاڵیت جگە لەوەش ئەگەر تەماشا بکەی ینی ئەو گۆشە گیریکە ئێستا لەسەر ئۆجەلان هەیە دوای 1000 جار داواکاری پارێزەرەکانی کەسوکارەکەی ڕێگەی پێ نەدراوە بیبینن. ئەوجاش ئۆجەلان ینی بەو تەمەنێک کە بەداخەوە ینی تەمەنیش کاریگەری هەیە بە تەمەندا چۆ ڕەنگە تەندروستیشی باش نەبێتن، بەڵام سەرباری ئەوەش ئەو هەوڵ و کۆشی خۆی دا لە نێو زیندانیش بەڕاستی ینی ئازادانە کاری کردووە و دژی دوژمن وەستاوەتەوە. چەندین کتێبی نووسیوە کە بەداخەوە ینی هەندێک خەڵک ئەگەر تەماشا دەکەی لە نێو زیندانەکاندا کە دەگیرێت و حکومێکی بۆ دەدرێتن، جا لەسەر هەر بابەتێکبی خەریکی تاوڵە و دۆمینەوە ئەو زۆرش تەلاوەچیانەیە، بەڵام ئەو لە ناو زیندانیشدا خەبات دەکات و کتێب دەنووسێت و شتی جوان بڵاو دەکاتەوە بۆەوەی گەلەکەی هەمدا گەلەکەی لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بێتن دژی داگیرکەران و دژمنان. لە ساڵیادی گرتنی ئۆجەلاندا بەڕاستی ئەمن ڕۆی ڕەخنە و لە وڵاتانی زلهێزێ بە تایبەتی ئەوانی ئیدعای دموکراسیەت و مافی مرۆڤ و ئەوانە دەکەن تا ئێستا هەڵوێستێکیان نییە بۆ سەرکردەیەک کە ڕێبەری گەلێکی ستەم لێکراوە لە باکووری کوردستانەوە لەسەر ئەساسیەوەی کە ئەو دەوڵەتە زلهێزانە بەرژەوەندیان هەیە لەگەڵ دەوڵەتی تورکیادا. ئۆجەلان بەتەنیا مڵکی خۆی و کەسوکار و خانەوادەکەی نێ، مڵکی گەلێکە بەڕاستی گەل زۆر بە دەگمەن سەرکردەی وای لێ هەڵدەکەوێتن، بۆیە لە هەموو لایەکمانیانی پێویستە هەڵوێستمان هەبێتن و فشار دروست بکەین، چ فشاری مەدەنی سیاسی ینی لە وڵاتانی زلهێز بەڕاستی ینی هەتا کەنجی بەسە کورد بەو شێوێ بچەوسێنرێتەوە. ئیمڕۆکە عەبدوڵڵا ئۆجەلانێک لە زینداندایە گەلی کورد لە باکوور هەمووی عەبدوڵڵا ئۆجەلانێکە بۆ خۆی کا دەبینین ینی ساڵانە چاڵاکی زۆریان هەیە ئەو گەلە کۆمەی بەرامبەر ڕێبەر ئاپۆ پرۆستۆ دەکەن و لە نەورۆزدا بە تایبەتی ئەوە دەبینن هیوادان ینی نەورۆزی ئەم ساڵش بەڕاستی فشارێکی زۆر گەورە دروست بکرێتن لەلایەن خوشک و برا کوردەکانمان لە باکووری کوردستان بۆ ئەوەی بەڕاستی ئیرادەی ئۆجەلان بێستر بکەن و وا بکەن کە چۆک بە دوژمن دابدەن، چونکە بمانەوێ نەمانەوێ کورد بەتەنیا خۆیەت یعنی وەکو گوتم وڵاتانی زلهێز هیچ کاتێک پشتگیریمان ناکەن، بۆیە زۆر پێویستە ئێمە ئەو فشارە دروست بکەین و وا بکەین کە تورکیا ناچار بکەین بەڕاستی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکە، هەر ئەگەر ئازادیشی نەکرێتن ئەو گۆشەگیریەی لەسەر هەر بگیرێتن بۆ ئەوەی پارێزەرەکانی و کەسوکاری و ئەوانەی کە مەبەستیانە سەردانی بکەن ڕێیان پێ بدرێتن. نەیمرالی من وەکو گەنجێکی کورد دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان ئیدانە ئەەکەم. دوژمن ویستی ئەو پیاوە مەزنا ئەو سمبولی گەلی کورد بچووک کاتەوە گچکە کاتەوە، بەڵام بەداخەوە وا دەرنەچوو گەورەتر بوو. ئێستا عەبدوڵڵا ئۆجەلان پیاوێکی نێودەوڵەتیە، پیاوێکی جیهانیە، پیاوێکی ناسراوە، تێڕوانینەکانی بیر و بۆچوونەکانی نووسینەکانی هەمووی خزمەت بە مرۆڤایەتی ئەکا، هەموو بەرنامە و شێوازی بیرکردنەوەکەی ئەو شیاوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، شیاوە بۆ ئەوەی خەڵک ئیش لەسەر بکات، شیاوە لە ئەوەی بکرێ بە بەنهەز لە خوێندنگاکان بخوێندرێ. پیاوێکی دەگمەنە، پیاوی ئەوە دووبارە نابێتەوە. بەداخەوە ئەو وڵاتانەی بەناو ئازادیان تێدایە هەمووان پیلانیان جێڕا بۆ دەستگیرکردنی سەرکردێکی ئەوە گەورەی گەلی کورد. ئێمە بە توندی ئیدانەی ئەەکەین. هەڵوێستی خەڵکم بەدڵ نییە، دەبووە خەڵک هەڵوێستەی زۆر توندی هەبا بەرامبەر تورکیای داگیر کرد، تورکیای خوێنمرش، تورکیای دیکتاتۆر کە سەرکردێکی وا مەزن و چەندین خەڵکی دیکەی لە زیندان کردووە تەنها لەبەر ئەوەی وەکو ئەوان بیر ناکەنەوە. عەبدوڵڵا ئۆجەلان قسێکی زۆر جوانی هەیە، دەڵێ ئەگەر من ئێستا ئازادیش بکرێم گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئازاد نەبن بەبێ دوودڵی من زیندان هەڵدەبژێرمەوە. پیاوێکی ئەوەندە گەورێ، پیاوێکی خۆنەویستە، جێگای شانازیشە کە لەسەر مافی نەتەوەکەی دەژیر کراوە، کە لەسەر شتێکی تایبەت و شخصی دەژیر نەکراوە. دەبووە خەڵکی کوردستان هەڵوێستی زۆر تونتر بواە، هەڵوێستی زۆر تەنانەت بایکۆتی هەموو شتەکانی تورکیان کرد بەبێ ئەوە بەبێ هیچ بانگەوازێک شیاوی ئەوە نیە ئاوێکی تورکیش بخۆیەوە سەرکردێکی ئەوان مەزن لە زیندانەکانی ئەوان بناڵێنی بەبێ تاوانی تەنها لەسەر کوردبوونی، تەنها لەسەر مافی گەلەکەی حەقوا خەڵک هەڵوێستەی زۆر توندی هەبوایە. هیوادارم خەڵکی کتابەکانی ئەو پیاوە گەورەیە بخوێنێتەوە، سوود ببێنێ، بزانە پیاوێکی چەند گەورە و چەند خۆنەویستە، چەند خزمەتکارە. 21 ساڵە لە زیندانە هێشتا تەسمیل نەبووە هەر لەسەر بیر و بۆچوونەکانی خۆی سوورە کە مافی گەلی کوردە بەدەستێنانی مافی گەلی کوردە. بۆ ئێمەی گەلی کورد ماندێلا جیڤارەیە، هەموو بیر و بۆچوونەکانی لە ئەوان نێزیکە، پیاوێکی شۆڕژگێڕە، پیاوێکی خۆنەویستە، بەڵێ بەبێ دوودڵی ئەگەر ئەوان ماندێلیان هەبی، جیڤارەیان هەبی، غاندیان هەبی، ئەوە گەلی کوردیش عەبدوڵڵا ئۆجەلانی هەیە.
لە یادی 21 ساڵەی دەستگیرکردنی سەرۆک ئۆجەلان کە باس 15 شوباتی 1999 بوو ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بیرمەندێکی کوردە تەنها سیاسیەک و شۆڕەژێڕێکی دەگمەن نییە بەڵکو بیرمەندێکی دەگمەنی کووردە بێگومان بۆ هەموو ئەو کێشانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ یەکتر سڕینەوە و یەکتر قبول نەکردن و هەموو کۆی کێشەکان ئەتوانین سوود لە تێزەکانی وەربگرین ئەتوانین سوود لە نووسینەکانی وەربگرین چونکە مرۆڤێکی وەکو سەرۆک ئۆجەلان نابێتەوە بۆ ئێمە هەمتر ئەو شتانەی بۆمان فەراهەم بکات وەکو تێزەکانی ئەو پێم وابێت تاکە چارەسەری بۆ گەڕانەوەی یان بۆ پێشخستنی ژیانی ڕاستەقینەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو گەلان بێکەوە ئیلا گەڕانەوەیە بۆ تێزەکانی ڕێبەر ئۆجەلان پێم وابێت تاکە کەسێکە تاکە بیرمەندێکە کە جەوهەری ژنی دۆزیوەتەوە هیچ کەسی ترم نەبینیوە وەکو ئەو تەواو لە زانستی ژنی کۆڵی بێتەوە و گەیشت بێتە ترۆپک و کەسێکی ترم نەبینیوە وەکو ڕێبەر ئۆجەلان ئەوەندە لە زانستی ژنی کۆڵی بێتەوە و جەوهەری ژنی دۆزی بێتەوە بێگومان کۆنگرەی نەتەوەیی زۆر گرنگ و بایەخی خۆی هەیە و زۆریش تاخیر بووین و ئەبوایە زووتر ئەنجام بدرایە بەڵام ئێستاش درەنگ نییە بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی ئەتوانین سوودی لێ ببینن و ئەو ئامانجوو هەدەفە و ئاواتی کە سەرۆک ئۆجەلان هەی بووە و هەیەتی بێتە دی باشترین دەرفەت ئێستایە کە کۆنگرەی نەتەوەیی ببەسترێت و ئەو ئاواتەی سەرۆک ئۆجەلانیش بێتە دی کە لە زیندانی فاشیەکانی تورکیاوە بۆ ئێمەی کورد بۆ گەلانی ژێردەستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێکۆشان دەکات و بەرخۆدان ئەکات.